بناوي خداي قورو بخشندو مهربان. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. واتا خداي پروردگار بارو دۆخی هیچ گەل و میلەتێک ناگۆڕێ بە چاگیان بەخراب تاوەکو ئەو گەل و میلەتە بارودۆخی خۆیان نەگۆڕێ. لە سۆنگەی ئەوەوە من براتان عیماد ڕەضا حەمەد کاندیدی ژمارە 16 لەسەر لیستی 147 کۆمەڵی دادگەری. پەیامم بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەیە کە لە ڕۆژی دەنگداندا بە گوڕ و تینەوە بچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە نوێنەری خۆتان و برای خۆتان ژمارە 16 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری. تا ئێمەش بە ئەمانەتەوە نوێنەرتان بین لە خولی داهاتووی پەرلەمان بۆ ئەوەی وەک نوێنەری پێشووتری خۆمان داکۆچی بکەین لە مافاڕەواکانی ئێوەی هاوڵاتی بەشخورا و موچەبڕا و ستەندیدا بۆ ئەوەی دەنجی حەق و بوێر بین لە نێو هۆڵی پەرلەمان و دژی هەر پرۆژە و فیکرە و بەرنامە و پلانێک بین کە دژی ئاین و نیشتیمان و میلەتی بەشخورا و دادەڕێژێ. کەواتە دەنجی تۆ گرنگە بۆ گۆڕانکاری و بزانە دەنگ بە چێ دەدەی بۆ بنەبڕکردنی گەندەڵی و چەسپاندنی دادپەروەری.